گەرمی گەرمیان و شارە زوورە و لە ئاشەکانی سلێمانی دەکرێن بە ئارد و تاقی دەکرێنەوە. گەرمەکە بە 12 قۆناغدا تێدەپەڕێت تا دەکرێت بە ئاردێکی تەندروست و دابەش دەکرێت بە سەر هاوڵاتیاندا. بەپێی ڕێنمایی وەزارەتی بازرگانی عێراق لە 80% گەرمەکە دەکرێت بە ئارد و لە 20%شی دەبێت بە کەپەک. ڕۆژانە گەنممان بۆیە لە سایلۆکانی خۆمانەوە ڕۆژانە ئیشکارەکانمان بەردەوامە و کوالیتی ڕۆژانە فەحسەکرێت لای ئێمە کوالیتیشی باشی هەیە و هیچ کێشەیەکمان نییە لە تەوزیعات و لە کوالیتیە چونکە ڕۆژانە لای خۆمان فەحسەکرێ و نمونەی نانیشی لێوەرەگری نمونەی گەرمیشی لێوەرەگری. بۆ دڵنیابوونەوە لە کوالیتی گەنمەکە هەر لە ناو کارگەکەدا نمونەی ئاردەکەی دەکرێت بە هەویر و نانی لێ دروست دەکرێت. دوای تەواوبوونی تێستەکە وەک چاودێرەکان دەڵێن ئاردەکە بێکێشەیە و هیچ بیانوویەک هەڵناگرێت. هیچ عیبێکی نییە وە زۆر جوانەوە جوانیشە کشێ هیچ عیبێکی نییە ئەمە جوانتر داینی جوانتیش دەرەچێ ئێمە چکە تۆزێ پەلەمانە لە ئیشەکە دانی بێساحەت ئەمە بۆی کەینەوە ئاوایی هەم بە تیرۆکی ژەکرێتەوانێ بە جوانی هەم بە دەستیش ئاوە ئەتوانی بکەیتوانێت بۆ نان و هەم بۆ نانی بازاڕی شتێکی زۆر جوانە و پاک و تەمیزە و خۆشمانە و ئاردی خۆماڵی. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نزیکەی 10,000 تۆن گەنمی گەرمیان و شارە زوور لە سایلۆکانەوە ئاراستەی ئاشەکانی سلێمانی کراون کە ژمارەیان 10 ئاشە جگە لە هەبوونی ئاشێکی بازرگانی لە شارەکە. بەڵام تا ئێستا نازانرێت سایلۆکانی گەرمیان توانای دابینکردنی چەند هەزار تۆن گەنمیان هەیە تا بۆ بایعی پشتیان پێ ببەسترێت. گەنمی گەرمیان چونکە جەوەکەی بڵێن کەش و هەوا لێ گەرمی زیاترە یعنی ئەوەیەکێکە لە هۆکارەکان تۆزێ پێزبوونی گەنمەکە باشترە بێ لەبەرەوە ئێمە کە گەنمی تەڕ وەرەگرین بە تەڕی لە فەلاحەکان دەبێ هیچ نەبێ 3 مانگ لە کۆگەکان خەزن بکرێ تا ئەو ڕێژەی گلۆتینە خۆی بگرێ بە پێزی گەنمەکە بکە. ئەوەی گەرمیان جار هێشتا تازە گەنما وەرگرتووە و لێ نان ئەکەنەوە ئەو کاتە ئەتوانین برێ لێ دەین کە فەرقی هەیە لەگەڵ گەنمی سایلۆکانی تر ئەگەرنا. لە پارێزگای سلێمانی زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی مانگانە بایعی وەردەگرن و بۆ هەر مانگێکیش 23,000 تۆن گەنم پێویستە بۆ ئەوەی بکرێت بە ئارد. بەهۆی دابینکردنی گەنمی ناوخۆییەوە چاوەڕوان دەکرێت بەشە ئاردی چەند مانگی داهاتووی هاوڵاتیان بۆ بەکارهێنان بێگرفت و تەندروست بێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.